ئێمە لەم یادە پیرۆز و مەزنەیە پیرۆزبایی و پشتیوانی و پێزانینمانەیە بۆ خەڵکی دانیشتمەند و جوامێر و شکۆمەندی ئەم شارەی خۆمان کە ماک و مۆرک و ناوەڕۆکی کوردایەتی و خەباتی نیشتیمانی و قوڵایی مێژووی ئێمە کە ئەم ناوچەی سلێمانیەکێکە لە کۆنترین شارستانیەتە بەردەوامەکانی هەموو جیهان و دروستبوونیشی وەکو شارێکی نوێ لەسەر بنەما و پایە نوێەکانی شارستانیەت دروست بووە. خەڵکی جیاوازی لە خۆی کۆکردوێتەوە وەکو شارێک بۆ بە مانای زانکۆیەک توانا و بەهرەمەند و تەلارساز و وەستا و پارەدار و خاوەن پیشەکانی کۆ کردوێتەوە بۆی شارێکی نوێ لەسەر بنەمای تێگەشتن، ڕۆشنبیری، بازرگانی، پیشەسازی، پەروەردە و فێرکردن هونەرە جوانەکان، ئازادی و بەشداری ژنان بنیاد بنێ. بۆیە ئیستا کراوەترین کۆمەلگای کوردی لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەم شاری سلێمانیەیە و هەموو خەباتی نیشتیمانی ئێمە لە 100 ساڵی ڕابردووە لەم شوێنەیە بووە. چ کۆن و تەقلیدیەکان لێرە دروستبوون و درێژە بە تەمەنی خۆیانێن، چ تازەکان لێرە دروستە بن. بۆیە ئەمە شوێنێکە پێویستی بەوە هەیە بەو ڕۆحیکە ئەو قوڵایی و ڕەسەنایەتی هەیە، بەو عمقی کە لە کولتور و شارستانیەتی هەیەی، بەو هەموو خۆشان و تێکۆشان و قوربانی دانەی کە لە درێژایی مێژوویە یاوێتی، ئەبێ ئەو بەهایانی بپارێزین، ئەبێ ئەو پایانەی پارێزین. بۆیە داواکاری من لەلایەنە سیاسیەکان ئەوەیەکە تەبابن نێڵن ناوماڵی کورد، نێڵن ئەم سەنگەری یەکەمی خەباتی نیشتیمانی هەرێم و ئەم سەنگەری دووهەمەی خەباتی نیشتیمانی کورد لە هەر پنتێکی تری کوردستان بێ، ڕەوەندی کوردی بێ، بشکێ بکەوێ بپستێ. چونکە ئێرە شوێنێکە بۆ هەمومان مینبەرێکە سەکۆیەکە بۆ کۆکردنەوەی جیاواز و ناکۆکەکان. بۆیە ئومێ دەکەم لایەنە سیاسیەکان و حکوومەتی هەرێمی کوردستان و هەمومان دەستەبژێر و میدیا بەرگری بکەین لە دووشت. یەکەمیان ناکۆکیەکانمان تێ بپەڕێنین لە ناوخۆی خۆمانە، دووهەمیان خۆمان لە هیچ ململانێ و ئاشوب و شەڕێکی ناوچەیی و نێودەوڵەتیەوە تێوە نەگلێنین. ساڵانە لەگەڵ یادکردنەوەی شاری سلێمانیدا کۆمەڵێک چالاکی جیاواز بەڕێوە دەچێت. ئەمەکو حکوومەت ئەمەکو کۆمەڵێک دامەزراوە هەمیژەکو خوێندنگەکان لە ناوەندەکانی خوێندندا چالاکی جۆرا و جۆر هەبووە تایبەت بە سلێمانی. بەڵام ئەم ساڵ دەبینین کە بایکۆت لە ناو پرۆسی خوێندندا لە پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ئیدارەکانی گرمیان و ڕاپەڕین و قەزای کۆیش بگرە هەیە و ڕۆژ بە ڕۆژی ناڕزایەتەکان فراوانتر دەبن. هەتا ئاراستی خۆپیشاندەران لەگەڵ مامۆستایانی ناڕازی و فەرمانبەرانی ناڕازی بۆ پارێزگا لە بەردەم پارێزگا کۆبوونەوە. ئێوەکو پارێزگاری سلێمانی قسەتان لەسەر ئێمە بە ڕسمی قسەی خۆمان کردووە، توانم بڵێم یەکەم کەسین کە قسەمان کردووە، پشتیوانی داوای ڕەوای مامۆستایان و موچەخۆرانین و ئومێ دەکەین ڕۆژمێری دابشکردنی موچە لە 30 ڕۆژەوە بە هیچ جۆرێ لە هیچ دۆخێکە نەبێ بە 31 ڕۆژ و بێم کێشەیە لەلایەن سێلاوە چارەسەر بکرێ. یان ئەو دەسەڵاتانەی لە سلێمانی و هەولێر دەسەڵاتی دارایی و ئەمنی و معلوماتی و سەربازیان بەدەستەوەیە، ئابووریان بەدەستەوەیە، لەمە بێنە پێشەوە چارەسەریکەن لە ڕوو دابینکردنی موچە و بژێوی و بودجەی پرۆژەکان و شایستە داراییەکان و دامەزراندنی مامۆستایان و ئەوانی تریشەوە. یان حکوومەتی هەرێمی کوردستانە بێ ئەم ئەرکە جێبەجێ بکات بەبێ ئەو بەرپرسیارەتی یاسایی هەیەی، یان لە پێش هەمویانەوە حکوومەتی ئیتیحادی کە یاسای موازنەی دەرکردووە و ئەنجومەی نوێنەرانی عێراق پەسەندی کردووە و ئێرە وەک بەشێک لە بەپێی دەستور لە عێراق مافی خۆیەتی کە ئەو شایستە دارایی و موچانەی بۆ دابین بکرێ. حکوومەتی ئیتیحادی هەر کەم تەرخەمیەک لەمەیە بکە بەڕاستی شەڕ لەگەڵ هاوڵاتیانی کوردستان و خەڵکی کوردستان ڕائگەێنێ، نەک لەگەڵ یەکێتی و پارتی و گۆڕانە. ئەوە توانێت لە ڕێی یاساوە لە ڕێی دادگاوە وەکو بڕیارەکانی تر هەموو لێپێچینەوەیەک، هەموو چاودێریەک، هەموو بەدگومانیەک بکا بە ڕاستەقینە لەگەڵ حکوومەتی هەرێم و لەگەڵ بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان. بەڵام کاتێک ئەو تەنیا جەخت دەکاتەوە لەسەر هاوڵاتیانی کوردستان بەڕاستی کارەساتی گەورە دروستە بێت. چونکە ئەمەی کە ئیستا هەیە تەنیا بایکۆت نییە لە خوێندن، ژیانی گشتی وەستاوە، بازار وەستاوە، ئیش وەستاوە، دەرفەتی کار وەستاوە، داهات کەمی کردووە، ئەمنیەت بەرەو ئاراستەی خراپەڕوە، ئاسایشی کۆمەڵایەتی تێگەچێ، ئارامی تاک تێگەچێ، ئاسایشی گشتی تێگەچێ، بێکاری بڵاوە بێتەوە، نەوەیەک دواکەوێ، نەوەی ئایندەمان بە ئاسانی ناچێت دەچێت دڵشکاند بەرامبەر پرۆسەی خزمەتگوزاری و خوێندن دروستە بێ. بۆیە ئەبێت بە زووترین کات بابەتی موچە بەڕیشەیی چارەسەر بکرێ و من ئومێ دەگەم لەگەڵ چارەسەربوونی ئەم کێشەیە بە دەستپێشخەری مامۆستایانی خۆشەویست و فەرمانبەرانی بەڕێز پرۆسەی خزمەتگوزاری و خوێندن دەست پێ بکاتەوە بۆ ئەوەی ئەم شارەکە لە ڕیزی پێشەوەی شارەکانی کوردستان و عێراق لە هەموو ئەو سێکتەرانەیە نەچێتە دواوە و ئێمە بەرپرسیارەتی خۆمان بەرامبەرنەوەکانی ئێستا و ئایندە جێبەجێ بکەین.
ئێمە تاکە شوێنین کە ئەو شوێنانەمان پاراستووە و بودجەکەیمان دابین کردووە لەو کاتێک کە بودجە لە پارێزگای سلێمانی بووە پێش 2014 چه حوگەڕەکە کۆنەکە چه ئەو 108 خانووی کە دیاری کراون وەکو خانووی کە گوزارەژە شارستانیەتی و شوێنەوار و دێرینی ئەو شوێنانە بکەن دیاری کراوە و منعی خراوە قەدەغی خراوەتە سەر تابووی خراوەتە سەر کە نەتێک بدرێ نە بفرۆشرێ نە بگۆڕێ نە بۆ شتێکی تر بەکار بهێنرێ ژمارەیەکی زۆری ئەمانە بە لەسەر ئەرکی پارێزگای سلێمانی بودجەی پارێزگای سلێمانی کڕاونەتەوە ژمارەیەکی زۆریان نۆژەن کراونەتەوە بەڵام بەداخەوە لە دوای 2014ەوە بەهۆی قەیرانی داراییەوە ئەو بەشەی کە مابوو نۆژەن بکرێتەوە نەمانتوانی وەکو پێویست بیانکەین و ئەو بەشەشی کە ئەبوو بیان کڕینەوە مافەداراییەکان بین بەو خەڵکانەی تایەتی و بێ بە مڵکی دەوڵەت و شوێنەوار پارە نەبووە بیکەینەوە و ئەو خەڵکانەش ناتوانن 10 ساڵ لەسەر ئێمە بوەستن ئەمە کێشەکەیە بەڵام ئێمە هەوڵی جددیمان ناوە یەکەم بیان پارێزین ژمارەیەکی زۆریان نۆژن بکەینەوە و لەگەڵ کۆلیژی ئەندازیاری زانکۆی سلێمانی و چەند گروپێکی ئەندازیاری و کەرتی تایبەت و ئاسیاسێڵ کۆی نەخشە و دیزاین و نەخش و شێوازی تەلارسازی و شوێنەکانیان شوێنی بەکارهێنانیان جۆری بەکارهێنانیان هەڵبگرینەوە لە دوو بەرگی کتێبا کە بە کوردی و بە ئینگلیزی چاپمان کردوون شتێک نەماوە کە لە بەردەستانە بن و لەگەڵ بۆ گەڕەکی شێخان بە تایبەتی کە ئیستا هەمووی بۆ بە مڵکی شارەوانی لە دواکۆبوونەوەی ئەنجومەنی شارەوانی کە سەرپەرشتیمان کردوون ئامادەمووی لەگەڵیانە پێشنیازمان کردووە کە لەم قەیرانەیە کە بارودۆخی دارایی حکوومەت خراپە داوا لە بەرهێنێ بکرێت کە بە شێوازە کۆنەکەی بە کەرەستە کۆنەکە وەکو گەڕەکی کویکۆن نوێ بکرێتەوە بۆی ببێ بە سمبولی گەڕەکەکانی سلێمانی و ئومێ دەکەن هەموو لایەک هاوکارمان بێ بەڕاستی قایمقامێتی سلێمانی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بەڕێوەبەرایەتی شوێنەوار بەڕێوەبەرایەتی ئاسایش و پۆلیس لەم بابەتەیە بە سوپاسەوە زۆر پشتیوانمانن.